هەندێک لە گروهەکان ڕێگای جیاوازی لە باقی گروهەکانیان گرتووەتە پێش. هەندێک لە گروهەکان لەسەر ئەو بڕوایان کە ئەو ڕژیمە بەشێکی ضدی ئەمپریالیستی و بەشێکی خەڵکی بەشێکی وەهای تێدایە لە نێو ئەو دەوڵەتەدا کە ئێمە دەبێت دیفاعی لێ بکەین و نامانەوێ و نابێ زەعیفی بکەین. ئێمە بە تەواوی مەعنا ڕای دەگەێنین کە ئەو باوەڕەمان ئەو بیرەمان ئەو فکرەمان پێ نادروستە، پێمان هەڵەیە و پێمان وایە زەرەر دەدا لە دووڵانەوەی مقاومەت، لە زەرەر دەدا لە شۆڕشی هەموو گەلانێران. ئێمە پێمان وایە بۆ ئەوەی کە کەسانێک ضدی ئەمپریالیست بن دەبێ بتوانن بە تەواوی مەعنا لەگەڵ دووڵانەوەی خەڵکی وڵاتەکەی خۆیان هاوشانی و هاوخەباتیان هەبێ. ئێمە پێمان وایە بۆ خاتری ئەوەی کە ئێمە بتوانین نێوی کەسێک یا هێزێک بنین پێشکەوتن خواز لە نێو ئەو دەوڵەتەدا، پێویستی بەوە هەیە ئێمە بزانین ئەو هێزە بەرامبەر بە گەلانی زوڵم لێکرا و بندەستی ئێران، بەرامبەر بە دانیشتویان، بەرامبەر بە نیشتمان پەروەران و ئازادی خوازان ئێران هەڵوێستی چۆنە و چ دەکات. زۆر جار ئێمە لەبیرمان دەچێتەوە یا بەداخەوە دەمانەوێت لەبیر خۆمان و خەڵکیشی بەرینەوە کە کارنامەی ڕەشی ئەو ڕژیمە چۆنە، بۆ ئەوەی کەسێک ضدی ئەمپریالیست بێ بە شێوەیەکی ڕاستەقینە دەبێ قازاندیە و لەگەڵ قازاندی خەڵک یەک بگرێتەوە، نەک ئەوەی بە دژی خەڵک ڕابوەستێ. زۆر پێمان سەیرەکە و ڕۆدەبیستین بە کەسانێک دەبن ضدی ئەمپریالیست کە کوشتاری خەڵاتان و قارنێ دەکەن. ئایا ئێمە دەبێت ئاوا لە مەسەلە بفکرین پێمان وابێت لازمەی مبارزەی ضدی ئەمپریالیستی، پێویستی مبارزەی ضدی ئەمپریالیستی ئەوەیە کە لاقی پیرە پیاوی خەڵاتان ببرن؟ ئایا بۆ مبارزەی ضدی ئەمپریالیستی لازمە کە دەوا و دەرمان لە کوردستانی ئێران ببرن؟ ئایا لازمە کە نەوت و بنزین و گازۆڵ و مەوادی خۆراکیمان لێ ببرن؟ ئایا لازمە بۆ ئەوەی کە گەلانی ئێران بەباشی بتوانن مبارزەی ضدی ئەمپریالیستی ضدی ئەمریکایی بکەن لازمە کە ئێمە بۆمباران بکرین بتوێنەوە و نابود ببین؟ ئایا لازمە کە دانیشتجویانی شۆڕژگێری ئێران بە پاسدار، بە پەنجەبۆک، بە قەما، بە ژێسێ سەرکوت بکرێن؟ ئایا لازمە کچەکانیان تەجاوزی ناموسیان پێ بکرێت لە دانیشگاکان بە وەسیلەی هێزی ڕەشی پاسدار و ئێمە نێوی ئەوە بنین مبارزەی دژی ئەمپریالیستی و خۆشحاڵیش بین کە خەڵکمان بە ڕێبازێکی پێشکەوتن خوازانەدا بردوتە پێش؟ ئایا لازم ئەو کاریگەرە بێکارانەی ئێران، ئەو کەسانەی کە بە دەیان بە هەزاران دەرکراون لە کارخانەکان تەنها بە جورمی ئەوەی کە زەمانی شا ئەوانە تێکۆشەر بوون و بە ئیخلال گەرناسراون، ئەو کارگەرانە بدرێنە بەر ڕەگباری دێسێ، ئەو بێکارانە بدرێنە بەر فیشەکی زوڵم و بێداد، جا ئێمە نێوی بنین مبارزەی ضدی ئەمپریالیستی؟ هەر بەو شێوەیەش ئێمە بۆ ئەوەی مبارزەیەکی ڕاستەقینە لەگەڵ هەموو تەجاوزێکی ئەمپریالیستی، لەگەڵ هەموو تەجاوزێکی فاشیستی بەعسی عێراق و یا هەر هێزێکی دیکە کە خەیاڵی خاوی دژمە نیشتمانی ئێمە هەبێ بتوانین بە شێوەیەکی باش لە بەرابەریاندا ڕاوەستین. پێویستی هەیە بەوەی کە لەسەر هێزی لە بن نەهاتووی خەڵک تەکیە بکەین، ئەوان تەقویەت بکەین، نەک ئەوەی کە ئێمە کۆنە پەرستانی ناوخۆ، نەک ئەوەی کە هەمان ئەرتەشی دژ بە خەڵکی، هەمان تیمسارەکان یا جەماعەتێکی لاتی کۆنە پەرستی بە نێوی پاسدار بە سەرۆکاتی چەند مەلای کە زۆربەیان لە زەمانی شادا ئەوانە کەسانێک بوون کە لە زیندانەکانی شادا نەدامەت نامەیان نووسیەوە بۆ ساواک، ئێمە ئێعتماد بەوان بکەین. ئێمە هیچ ئێعتمادێکمان بەوان نییە و پێمان وایە ئەوڕۆ قایمترین قەڵای لە ئێراندا کوردستانە، چونکە خەڵک دەتوانن نەفەس بکێشن، چونکە خەڵک هەست بە ئازادی خۆیان دەکەن، چونکە خەڵک هەست بەوە دەکەن
کە هێزە سیاسی ئەمە پێشکەوتن خوازەکانی کوردستان بۆ قازانجی ئەوان هەنگاو هەڵدەگرن جا هەر بۆیە دیوانیان لێ دەکەن. من هەر ئەوڕۆ تووشی ژنێک بووم لە ڕێگایە باسی منداڵەکەی خۆی دەکرد دەیکوت لە هەر کاتێکیدا کە پێشمەرگەی دەبینێت چەپڕەیان بۆ لێ دەدا دێتە دەرێ لە حەسارێ دەڵەدایە پێشمەرگە هاتن ئەوانە هێزی خۆمانن. ئێمە پێمان وایە میلەتێکی کە ئاوا تەربیەت کرابێ میلەتێکی کە ئاوا ئیمانی بە هێزی خۆی هەبێ دەتوانێت لە بەرابەر هێرشی بێگانەشدا ڕابوەستێ. بەڵام میلەتێکی کە کرێکارەکانی سەرکوت بکرێن بێکارەکانی سەرکوت بکرێن دانیشتووەکانی سەرکوت بکرێن جوتیارەکانی سەرکوت بکرێن هەموو ئینسانێکی ئازادی خواز و نیشتمان پەروەر کە لە زەمانی شادا باری مبارزە و ئەرکی مبارزە لە سەرشانیان بووە ئەوانە هەموو بە نێوی خراپکار بە نێوی کافر بە نێوی ضدی ئیسلام هەموو ئەوانە سەرکوت بکرێن چ هێزێکی بۆ دەمێنێتەوە مبارزەی بکە ئیلا چەند مەلای کۆنەپەرست و چەند تیمسار نەبێت کە ئەوانەش نیشان و دەرەجەی خۆیان هەر لە زەمانی شادا ماوە تا ئێستا. ئایا ئەوانە نمایندەی کرێکارانی ئێران بوون؟ نمایندەی هێزە شۆڕژگێرەکانی ئێران بوون؟ ئایا ئەوانە نمایندەی دانیشتوویان بوون؟ نمایندەی گەلانی زۆر لێکرا و گەلی کورد بوون؟ یا ئەوانە هەڵبژێردراوی هەیئەتی حاکمە و دەوڵەتی ئێستا بوون؟ هەروەکو کتم ئێمە بەداخەوەین کە هێندێک لە هێزە سیاسیەکان ڕێبازی خۆیان جودا کردوتەوە. ئێمە جارێکی دیکەش لێرە دەری دەبڕین پێمان وایە کە ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان بتوانێت لە جوڵانەوەی مقاومەتدا ئەو پەری هاوکاری و هاوخەباتی هەبێت لەگەڵ یەکتری دەتوانێت بە باشترین شێوە مقاومەت بکە چونکە پێمان وایە هێزێکی کە بەرەنگاری ئێمە ڕاوەستاوە هێزێکی زۆر زۆر گەندەڵ و کوچەڵە. ئێمە پێمان وایە ئەگەر هەر لە دەورەی ئێستای جوڵانەوەی مقاومەتدا هاوکاریەکی باشتر لەنێو هێزە سیاسیەکاندا هەبوایە ئێمە نەمان دەهێشت سەر تا ئێستاش درێژەی هەبێ دەمانتوانی ئاتەشبەس وە سڵح بۆ جارێکی دیکە دابدەبێنین. ئەو نەتەنیا جوابی مذاکرە و جوابی ئاتەشبەسی نەداوەتەوە جوابی هیچ سەرحێکیشی نەداوەتەوە. بەڵام هەڵەی سیاسی ئێمە لەوەدایە کە ئەووەڵەن ئێمە هەیئەتی نمایندەجی گەلی کورد کە دەوڵەت ئەو هەموو زەحمەتەی بۆ چێشا کە بتوانێت تەفرەقەی لە نێواندا دروست بکە کە بتوانێت لە بەریەکی هەڵد بچرێ بۆ خاتری ئەوەی کە بە یەکە یەکە لەگەڵ هێزەکان وتوێژ و مذاکرە بکە ئێمە بەدەستی خۆمانەوەمان پێشکەش کردووە. دووەمینیان ئەوەیە ئێمە بە کەم هاوکاریکردنی خۆمان لەگەڵ هێزەکانی دیکە کارێکی وامان کردووە کە جوڵانەوەی مقاومەت زەعیف بێ. زەعیفبوونی جوڵانەوەی مقاومەت بە پێچەوانەی نەزەری بازێک لە گروهەکان سڵح نزیک ناخاتەوە بەڵکو دووری دەخاتەوە. تەنیا وەختێک ئەوان ڕازی دەبن بەو سڵحە کە بە مقاومەتی ئێمەوە ڕوبەڕوو بن. ئایا بەنی سەدردان نەخوێندۆتەوە سێ چوار ڕۆژ لەوە پێش لە کاتێکی داکە جناحی مەلەکان جمهوری ئیسلامی پرسیاری لێ دەکەن وەڵام دەداتەوە جواب دەداتەوە دەڵێ بەڵێ ئێوە مەڵێن بە مەلاکان دەڵێ بە حیزبی جمهوری ئیسلامی دەڵێ ئێوە مەڵێن ئیشتباهتان کرد سەرەتی پێشووکە ئاتەشبەستان کرد یعنی ها بە دەوڵەت مەڵێن هێندا ئێمە ئەو وەختی مەجبور بووین چونکە هێزمان نەبوو بۆی ئاتەشبەستمان کرد ئێستا کە هێزمان هەیە نایکەین. ئایا ئێمە نابێت سوچی خۆمان بە زمانی خۆمان بنووسین؟ ئایا ئێمە دەبێت خۆشمان و خەڵکی جێل بکەین؟ ئێمە لەسەر بڕوایە نین و ئێمە بەڵێن دەدەین بەوەی کە حەقیقەتەکەی ڕاستیەکەی بەگەری کورد ڕادەگەێنین. زەرەرێکی دیکەی ئەو کارە کە ئێمە پێمان وایە هەڵەیەکی سیاسی بووە ئەوەیە لە کاتێکیدا کە هیچ شتێکیان بۆ ئێمە لەسەر نەسەلماندووە ئێمە مادە بە مادە هاتوونە خوارێ. بەڵام ئەوان کە ئەو زاتەی ئێمەیان دیوە تەنها ئیستیفادەیان لێ کردووە
تەنها مانۆریان پێداوە 2 کەرەت بەنی سەدر بە درۆ ئاتەش بەس دەدا لەو لای دیکەوە فەرماندەهانی ئاتەشی و فەرماندەی سوپای پاسداران ڕەسمەن بە ئێلانیە دەڵێن ئێمە ئاتەش بەسەمان قبوڵ نییە. لەلایەکەوە یەکێک دەڵێ شەرحی شەرمادەی باشە بیان دەینێ بەڵام ئیسلاحاتی تێدا بکەین. ئێستا وێستاش ناڵێنەوە ئیسلاحاتت چییە. جەماعەتێکی دیکە دەڵێن نەتەنیا شەرحی شەرمادەیان نادەینێ تەنانەت ئەو هێزانت کە داوای شەرحی شەرمادەی دەکەن ئێمە ئەوانیش بە کافر و بەزیدی انقلاب دەناسین. لەبارەی کوشتاری خەڵک بۆمبارانی شارەکان ڕێنی کەماڵی ڕژا بەڵام دژمن بزانێ کەم فتۆک مسەلسەل لای ششێنێ هێزی گەل